شتێکی ناخۆشەکەیمە هەواڵە ئەبیستین کە داگیرکرد بێتە ناو خاچی کوردستان و لە خاچی کوردستانە هێرش بکاتە سەر ئەو گەریلا ئاسا و قارەمانانەی کە بەڕاستی ئێمە ئەزانی لە ڕابردووشە چ ڕۆڵێکیان هەبووە کە یارمەتی پێشمەرگی ئێریداوە لە باشوورە بەڕاستی کە هەر کاتێک لە تەنگانا بووێمان باش ئەزانین کە ڕۆژە لە ڕۆژانیش چۆن پارێزگاریان لە کورد کردووە و لە شەرەف و کەرامەتی کورد کردووە لە شنگال و لە زۆر شوێنی ترە ئەمە هەر ئەو براو هەواڵە ئازیزانەی ئێمن بەڕاستی ئمە پێمان ناخۆشە دوژمن لە هەر شوێنێکە بێ هەر دوژمنە ئەمە بەڕاستی شتێکە تازە نییە هێرشکردنانە و ئەوە ئەزانی چەندەها جار ئەمان کردووە بەرامبەر بە کورد و ئەگەر بژڵم یعنی یەکێک لە هەدەفەکان و یەکێک لە ئامانجەکانی ئەردۆغان و بەڕاستی ئەو نەتەوە پەرستەکانی ئەوێش بابڵین کە ئەردۆغانی شەگرێتەوە ئەوانە بەڕاستەکەی ئەوەی مەبەستیانە ئەوان بەتەنها ئەوان نییە بڵێ بۆ کوردەکانی باکوور بەڵکو ئەو مەبەسێتی هەر ئەزمونێکی کورد هەر حکوومەتی هەر دەستکەوتێکی کورد لە ناوی برن بە تەنها بۆ ئەوە نییە گەرێمەوە تەسەورکەین ئەوانیان شەڕی بە تەنها شەڕی گەریلاکانەکەن یاخود بە تەنها شەڕی ئەوە ئەکەن کە بۆ پارێزگاری چواردەوری سنوورەکانی خۆی ئەمە شتێکی خەیاڵێ شتێکی ڕاز نییە بەڵام ئەوەی کە لێرا گرنگە ئێمە بیڵین و بیزانین هەدەفەکە بە تەنها وتمان گەریلاکان نییە و هەدەفەکە ئەوە نییە بڵێ وەڵای من مەترسێکم لەسەر بۆ سنوورەکان بەڵکو هەدەفە بەڕاستی خۆ ئەگەر بۆ ئەوەش نەبێت باشوور لە ئێستا داگیر پاشێک کە وەک داگیرکراوی بینی من لەو بەشەی ئەو بەرە بەڕاستی ئامانجەکان ئەوەی ئەو ئەڵێ لە هەر شوێنێ ئەزمونێکی کوردی سەرکەوتن بەدەست بێن ئەمان دژی ئەوەن لە هەر شوێنێک بێەوە شتێکە کاومانی زانین ئەم هێزانەی باشووریش دەستەمۆی ئەو دەسەڵاتانن مەجبورن پێشڕەوی بکەن و لە پێشەوە بن یەکەم واریداتی ژیانیان لەسەر ئەوانەیە چکەم ئەوان دەوڵەت نین دەسەڵاتێکی تاگڕەوی تۆتالیتاریستین و لە پرەنسیپی ڕەسمالیەت و کاپیتالیەتە هاتوونەتەکایە لەبەرو داردەستیەوە دەوڵەتانن و ئەبێ پێشان بکەون کەم بۆ خۆی خۆشتێکی زۆر ناشرینە یعنی من ئەوە هاتە بەر جۆمانی مەسەلەن لە بینی خۆیانە ئەگەر بێت و چوار کەس داوای مافی دەسەڵاتی خۆی بکە کۆڵانێکی بۆ کەنە فەلاقەخانە بەس ناتوان مەسەن ڕێگری لە دەوڵەتێکی وەکو تورکیا بکات ناتوانێت بەیاننامەیە دەربکە ئەمە حقیقەتەکەی خۆی لێرە ئەم دوژمنە بەڕێ کێ توانیوێتی بێتە ژوورەوە هەر بەڕێ کورد توانیوێتی بێتە ژوورەوە ئەگەر ئێمە حیزبەکانی کوردی خۆمان دەرگا واڵان نەکەن بە هیچ شێوێ هیچ دژمنێ من ئەگە دەرگاکەی خۆم نەکەمەوە تۆ ناتوانانی بیتە ماڵەکەی منەوە لە خۆتەوە باشە دیارە من مەجالم پێداوی بووە ئەو دژمنش ئەتوانێت بێتە ناو خاکی کوردستانەوە پێشترش ئەمە بناغی بۆ داکوتاوە پێشترش هاتووە بناغی بۆ داناوە گفتوگۆی کردووە ممارەسەی ئەم ئیشەی کردووە کە چەند بە ئاسانی بتوانێت هێز بێنێتە خاکی کوردستانەوە تکایە وەرە دەرەوە هەڵوێستێک بنوێنە کاکە دیفاع لە شەرەفی خۆتان بکەن ئەبێ ئەمان هەڵبێنە حکومت بێتە سەرخەت ئەبێ حکومت لەگەڵ وڵاتە زلێزەکان قسە بکە ئەبێ دەسەڵاتی هەرێمی کوردستان هاواری لێڵسێ با من هەر هاوارکەم با من هەر هاوارکەم ئەی هاوار دوژمنە و دێداگیر مەکە بەڵام کە وڵاتە سەرۆکەکەم هەرێمی کوردستانەکەم سیاسەت مەدارەکانم نایەن دانیشن قسە بکەن ناچن بەرگری بگرن ئەو ئەندام پەرلەمانەی کە دەستمان بشکێک کە دەستمان بۆیان کردە مەرەکە بۆ نایەن هەڵوێز وەرگرن ئەو وەزیرەی کە ئەتوانێ بانقەکەی پڕکا و گیرفانی پڕکا و موچێکی باش وەرگێ نایەتە پێشەوە هەڵوێز وەرگێ کاکە بە تاقی تەنیا بە من چی ئەکرێ من ئەلێرەوە ئامادەم تکا ئەەکەم هاوارەکەم تکایە وەزیرەکان تکایە دەسەڵاتی هەرێمی کوردستان تکایە حکومەتی هەرێمی کوردستان تکایە مەسرور بەرزانی تکایە سەرۆکی حزبی دیموکراتی کوردستانە هەرێمێکی کاک مەسعود بەرزانی تکایە کاک مەسعود بەرزانی وەرە دەنگ وڵاتەکەت داگیر ئەکرێ تکایە ماڵ و مناڵی تۆشی پێوە ئەسووتیە تکایە ئەمڕۆ تۆ ئەگەر حکومت بۆ تۆ بێ ئێمە داگیر بکە پێش هەموو شتێ شکۆی تۆ ئەشکێ